خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامە ئەم شەوتان پێشکەش دەکەین. زم و زۆڵەکان لامولایەکەوە بەردەوامن بۆ ئەوەی دوو حکوومەت پێک بهێنرێ. یەکێکیان حکوومەتی هەرێمی کوردستانە کە ساڵێک زیاتر بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا تێپەڕی کردووە و قسە و باس و بۆچوونی جیاجیا لەو بارەیەوە هەیە. هەروە حکوومەتی عراقیش کە لە دوای هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراق هەوڵی چڕوپڕ هەیە لەسەر ئاستی عراق بۆ پێکهێنانی ئەو حکوومەتەش. تێڕوانینی یەکێتی نیشتیمانی کوردستان دەربارەی پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان، دەربارەی پێکهێنانی حکوومەتی عراق، دەربارەی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان لەگەڵ ڕایشکارێکی سەرۆشی یەکێتی نیشتیمانی کوردستان تاوتوێ دەکەین. بەسپاسەوە بەڕێز بێسۆفایەک لێرێ. سوپاس کاگیز. زۆر سوپاس کاکەزانە. سوپاس بۆ جەنابی قوربان. سوپاس بۆ بەرنامەی پانۆراما بەشداریت کردن. سەرەتامەوێ بەرنامەکە ناوی پانۆراما هەر پانۆرامایەک لەبارەی پێکهێنانی جارێک کابینی حکوومەتی هەرێمی کوردستان تێڕوانی یەکێتی بۆ پێکهێنانی و کابینەیە وەک بیرهێنانەوێت بۆ بینەرەکانم بخەیتەوە. سڵاو و ڕێزێکی زۆرمان بۆ بینەرە بە ڕێزەکان هەیە بۆ جەنابی شت بۆ هاوکارەکانت کارمەندە خۆشەویستەکانی ئەم دەستگا جوانە. ئینتیخاباتی پەرلەمانی کوردستان لە ساڵی ڕابردوو جەناب تەزانی بە سەرکەوتووی کۆتایی هات و ژماری دەنگەکانی یەکێتی و ژماری کورسەکانیشی لە ناوچەکانی هەرێمی کوردستان زیادی کرد. زنجیرەیەک و توێژ لە بینی یەکێتی و پارتی وەکو یەک دووهێزی براوەی هەڵبژاردنەکان بۆ تەشکیلی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە چوو. جەناب تەزانی تقریبا کۆمەڵێک هەنگاویان بڕی، بەڵام دوای ئەوە ڕاستەوخۆ ئینتیخاباتی عراق دەستی پێ کرد. ئیجراعاتەکانی دەستپێکردنی ئینتیخابات بانگەشە و تەقدیمکردنی کاندید و سەرقاڵبوونی یەکێتی تەوان حزبەکانی تریش بە دابەشکاری بازنەکان و بە دابەشکاری تیمە جۆرا و جۆرەکانی لە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی بەسەر سنوور و ناوچەکانە ئەمە وای کرد تا ڕادەیەک و توێژەکانی پێکهێنانی کابینەی تازەی حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک خاو ببنەوە وای لێ هات کەوتە حملەی ئینتیخابات و دوای وای لێ هات وەستا بە یەکجاری و کەوتە ئێستا کە دوای ئینتیخاباتی پەرلەمانی عراق لە ڕاستیە. بەڵام کۆمەڵێک مەرحەلەیان بڕی بوو و یەکێتیەوە بەڵێنانی کە بە خەڵکی کوردستانی دابوو لێرە لەگەڵ جەنابەت چەند جارێک باسمان کرد. ئەوانە کرابوون بە پاکێج لە ڕاستیە. پاکێجەکە خرابووە سەر فایلی مێزی دانوستانی تەشکیلی حکوومەت لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە و یەکێتی مەبدەئێکی کردبوو بە چوارچێوەی وتوێژ و بە چوارچێوەی پلانە ئینتیخابیەکەی خۆشی ئەویش ئەوەی ئەبێ حکوومەتێکی خزمەتگوزارمان هەبێ و جیاوازی ناوچەی نەهێڵین و یەکێتیش لە ڕاستیە شەریکی حەقیقی بێ. ئەم مستەڵەحە زۆر وتە زۆر ڕوون کرایەوە. مادام حکوومەتەکە بە دوو هێزی سیاسی جیاواز دروستەکرێ ئەبێ ئەوە لە بەرچاو بگیرێ کەم حکوومەتی یەک کەس نییە، یەک لایەن نییە. فەرق هەیە لە بینی ئەو حکوومەتانەی کە حزبێک بە تەنیا دروستێکە لەگەڵ ئەوەی کە حزبێک یان زیاتری لەگەڵایە. یەکێتی مەبەستێتی ڕەچاوی ئەو دۆخە بکرێ. ئەمە دۆخی پێکهێنانی حکوومەتەکە کە یشتە دوای ئینتیخاباتی عراق لە ڕاستیە. هەندێک دەرگات بۆ من کردەوە لیان نانی کەم بڵێم پەنجەرەن باسی ئەوە ئەکرا کە پارتی زۆر بەوە نیگەران بوو کە یەکێتی پێکنەهێنانی کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستانی بەکارهێنا بۆ بانگەشەی ئەنجومەنی نوێنەرانی عراق. ئەمە ڕاست بوو؟ ینی خۆی وای لێها تەوقیتەکان وابوون بەیەکەوە تەوقیتەکان وابوون بەیەکەوە کە پلان بۆ داڕژراو نەبوو. نانا یەکێتی نەیویستووە مەسەرەن ئەو بکە و کەوتم لە مانگی کۆتایی مانگی دەی ساڵی ڕابردوو ئینتیخاباتی پەرلەمانی کوردستان بوو. 2-3 مانگتان نەتیجە حسابکرا گەشتینە ناوەڕاستی ساڵی حازر لەوێشەوە وردە ئامادەکاری بۆ ئینتیخاباتی عراق دەستی پێ کرد. لەبەرەوە تیمە جۆرا و جۆرەکان لە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و ناوەندە حزبەکانی یەکێتی مەشغوڵ بوون بە ئامادەکاری بۆ ئینتیخاباتی عراقەوە. ئەمە وای کرد کەمتر بپەرژێنە سەرەوەی ئامادەکاری بۆ بەردەوامی و توێژەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەگەنا پەیوەندی بەوە نییە مەسەلەن بۆ ینی حکوومەت دوا بکەوێ و بیکەی بە بانگەشە. ئەینی ئەو قسەیەکی نابەجێ. لە دوای ئەوە پارتی ڕستەیەکی خستۆتە ناو ڕۆژەفەکەەوە ئەویش ئەوەیە کە هەلومەرجی پێشی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق جیاوازە لەگەڵ هەلومەرجی دوای هەڵبژاردن. هیچ جیاوازیەکی نییە و هیچیشی لێ نەگۆڕاوە. پێش ئینتیخابات ئێمە نەتیجەیەکمان هەبووە، خەڵکی کوردستان دەنگی داوە، سەنگ و دەنگ و ڕەنگی هێزە سیاسیەکان بۆ پەرلەمانی کوردستان کەوتە بەر دەستی هەمومان و ئەمەش ئینتیخاباتی عراقە دوو بارودۆخی جیاوازە و دوو نەتیجەی جیاوازە. بەڵام نەتیجەکە نەگۆڕاوە. نەتیجەی پەرلەمانی کوردستان بۆ گۆڕایانی بۆ هەلومەرجی پێش ئینتیخاباتی عراق مەسەلەن دوای ئینتیخابات هەلومەرجی ئینتیخاباتی پەرلەمانی کوردستان گۆڕا. نازانم نەتیجە هەمان نەتیجەیە
و پاکێژەکان هەمان پاکێژ نەوانەیە کە یەکێتی هەیە بووە کەشوهانە بێ ئەشکرێ کە شوهواکە و سەردەمە گەرم بووە ئێستا سارد بووە بەڵام ناو قسەیە لە ڕاستیە من وا ئەزانم قسێکی ناتەواوە پێویستی بە تەواوکردن هەیە و ڕستەیە چکە هەلومەرجەکان هیچ نەگۆڕاون نەتیجەی ئینتیخاباتەکە سابتە و داواکاری یەکێتیش سابتە داواکاریەکانی ئەوانیش سابتە هەمووی لە شوێنی خۆیان ماوە ئەکرێ بڵین و توێژەکانی پێکێنانی حکوومەت وەستان نەک بڵی هەلومەرجەکە گۆڕا هەلومەرج نەگۆڕا بەڵام وەستا ئەکرێ دەست پێ بکاتەوە ئاماژەیەک لە پارتیەوە هەیە بۆ یەکێتی بەڕێزکاک بێستون یعنی ئەکرێ لێرە و لەوێ ئاماژە هەبێت لە پارتیشەوە هەبێ و لە یەکێتیشەوە بێ بەڵام جەناب تەزانی هێشتا بە ڕەسمی و توێژی پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان دەست پێ نەکردەوە عێراقیشی بەسەرا هات نەتیجەی عێراقیشمان بەسەرا هات ئایا تێکەڵ ئەکرێن بە یەک پاکێجە بێ بە دوو پاکێجی جیاواز ئەبێ ئەکەوێتە سەر بەڵام زۆڵی پارتی ئەبینین وەکو سەرەتای ئەوەی کە نەتیجەکان ئەعلان کرا کە سەردانی هەموو لایەنەکانی کرد پێچێت چاوی لە بەدیلی یەکێتی بێ یان چاوی لە حکوومەتێکی بنکە فراوان بێکرێ بە هەردوو دیوەکەی بخوێنینەوە بە ئاراستە نەبێ یەکگرتووی ئیسلامی بینیوە مەسەلەن جم و زۆڵی دیکەی ئەبێ لە ڕۆژانی داهاتوودا ئەمە خوێنەوەی بەڕێستان بۆچی لە ڕاستیە لەسەر مەسلەی بەدیل و بەدیل دروستکردن حقیقەتێکەیە بێ وەکو خۆی بڵین لە ڕاستیە ئەویش ئەوەیە بۆ یەکێتی بەدیلی پارتی نییە و تەنها پارتی بەدیلی خۆیەتی بۆ یەکێتی و یەکێتیش من نەمبیستووە بە درێژایی تاریخی تازەی تەمەنی من و تۆ یەکێتی بە دوای بەدیلی پارتیا گەڕابێ هەمیشە پارتی وەکو خۆی بینیوە و نە هەوڵی داوە بەدیلی بۆ دروست بکە و نە هەوڵی داوە بەدیلێکی بۆ بدۆزێتەوە بەڵام پارتی بەعکسەوە بەردەوام بە دوای بەدیلە ئاگەڕێ بۆ یەکێتی و قەتیش نەیدۆزیەوە و قەتیش بۆی پەیان نابێ لە دوای 2009 ئەوانەوە دیقەت بدە پارتی چەند جار هەوڵی داوە بەدیل بۆ یەکێتی دروست بکە بەدیل بدۆزێتەوە قەت ناتوانێ لە گۆڕانەوە دوای لە لیستەکەی دکتۆر بەرهەمەوە لە لیستەکەی لاهوری شێخجەنگیەوە بە ئێساینەوەی نوێشەوە پارتی هەمیشە هەوڵی دروستکردنی بەدیلی یەکێتێدا و ئەگەڕێ بۆ هێزێک بیکا بە جێگرەوەی یەکێتی و نەقەت توانیوێتی بە ئێستەشەوە نەقەت بۆی دروستە بێ و قەت نە ئەتوانێ و نەقەت بەدیلی یەکێتی بۆ دروست ئەبێ و نەهەشە باش کەواتە ئەمە ئاماژەیە بۆ شتی دیکەش بۆ نمونە باسی ئەگەر ئەو جم و جۆڵانەم کرد ئەگەر پارتی بۆ نمونە قەنەعەت بنەوەی نوێ بە یەکگرتوو بە لایەنەکان بکە ئەوانەی کورسێک دوو کورسیان هەیە نیسابی یاسایی تەواو بکە ئیشەکە لە نیسابی یاسایی نییە کاکزان مەسەلەن دانیشتنی پەرلەمان بکە حکوومەت پێک بێنە وەکو جارەکانی تر کە پێچێنە و یەکێتی و فەرمەوە وەزارەتەکان ئەوەی کە وترا لەم یەک دوو ڕۆژەیە مەسئولینی جۆراوجۆری یەکێتی ئاماژیان پێکرد تشکیلکردنی حکوومەت پارتی خۆشی باشەوە ئازانێ بەبێ یەکێتی ئاسان نییە هەڕەشەیە نەنە هەڕەشە نییە واقع ئاسیاسەکە ینی نەنە عەفوان کاکزانە من بۆ خۆم قەت ئەوە ناکەم بەڵام واقع ئەزانمێنی من هەڕەشە بابە کاقوباد وتی و تەبێژی یەکێتی وتی و خەڵکی ژەزانێ جەنابیش دەزانی یعنی تشکیلکردنی حکوومەت بەبێ یەکێتی ئاسان نییە و حکوومەتەکە حکوومەتێکی کامڵ نابێ جوغرافیای سیاسی جوغرافیای دابەشبوونی سیاسی هێزە سیاسیەکان لە کوردستانە دۆخێکی خوڵقاندووە ئەمە باشە یان خراپە و تەقیمەکەی لێگەڕین بۆ تەوەری تر و خەڵکی تر قسەی لەسەر بکە با من تۆ قسەی لەسەر نەکەین باش بەڵام بەپی ئەو واقعات جوغرافیە سیاسی کە لە هەرێمی کوردستانە هەیە تەشکیلکردنی حکوومەت بەبێ یەکێتی زۆر قورس هەرچەند بەبێ بینی بۆ پارتیژەم قسەی ڕاستە بەبێ پارتیژ ڕەن لە بەدیلەکەیەوە دڵ کرد بەڵام ئاسان نییە نیسابی پەرلەمان بە 50 زایدێک تەواو ئەبێ جەلسەیەکی پەرلەمان بکرێ ئەویان ئاسانە بەڵام دروستکردنی حکوومەت و دروستکردنی نیسابێکی دەنگدان بۆ تشکیلکردنی حکوومەت بە بەیەکێتی باش نابێ باش نابێ و حکوومەتێکی کامڵ نابێ مەسەڵەن سبەینێنەوەی نوێ یەکگرتووە وەزیریان وەرگرتووە ئەڵێ نەمەش بەدەنجی سلێمانی هاتوینەتێ ئێرە و وەزیرەکانیان هات مادام هێزی دووەمت هەیە لە کوردستانە هێزی دووەم مووقعێکی گرنگی جوغرافی سیاسی هەیە مووقعێکی گرنگی حکوومەتی مەحەلی هەیە لە ناو سنووری ئیداری هەرێمی کوردستانە من وا ئەزانم یعنی هەرواش ئەبێ من بڕوان ناکەم پارتیش ینی جگە لە قسەکان کە هەندێکی وەکو مەسەلەن پەیام ئەینێرێ بەشێکی پەیامە بۆ یەکێتی بەشەکەی پەیامە بۆ لایەنەکانی تریش من بۆ خۆشم بە دوورێ زانیم پارتیش هەنگاوێکی وا بنێ مەسەلەی دووبارەکردنەوەی هەڵبژاردن چی مەسەلەن دووبارەکردنەوەی هەڵبژاردن لە ڕاستیە ئێمە کارزانە ئەو ژەر پەیامە ئێمە 15 ڕۆژە تقریبن لە هەڵبژاردننی پەرلەمانی عراق بووینەتەوە ساڵێکە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بووینەتەوە
لە ڕووی واقعیەوە واقعی نییە سێ هەڵبژاردننیەک لە دوایەک لە ناو هەرێمی کوردستان قسەکە بۆ ئەوە نییە کە هەڵبژاردن ڕەتکەیتەوە یان لی بترسی یان بە قورسی بزانی نە ینی ئەوەی وترا هەموو شتەکانمان حازرە دەستی لێ نەدراوە ئێستا توانی هەڵبژاردنێکی تر بکەی سافەکان حازرن تیم حازرە بازنە حازرە گروپە جۆراوجۆرەکان هەمووی حازرە ئێستا انتخاباتێکی تر بکرێ حزب وەکو ئۆرگان حازرە بۆ انتخابات بەڵام لە ڕاستیە من پێم وایە خەڵک حازر نیە بۆ انتخابات دەزانی خەڵک لەم انتخاباتەشە بە تایبەتی لە سنووری سلێمانی پەیامی بە هەمومان داخ ینی گەرم و گوڕ نەبوو خەڵک دیقەتەدا ئێمە لە شوێنەکانە تیم بووین ئیشمانە کرد خەریکی دەنگکۆکردنەوە بووین هەر لە ڕاستیە خەڵک گەرم و گوڕ نەبوو لە چاو انتخاباتی پێشوو بۆ انتخابات ئەمیش سەبەبەکەی چێ سەبەبەکەی نزیکی دوو انتخابات بوو لە یەکەوە بۆیە دیسان لە ڕووی واقعیەوە لە ڕووی لۆژیکیەوە انتخابات دووبارەکردنەوەی من بۆ خۆم بە ئاسانی نازانم بەڵام هێشتا ئێمە لێ ترسین و نەخۆشمانی لێ بە دوورەگرین حازرین شتەکانمان هەموو حازرە نەمان پێچاوەتەوە حازرین بۆ هەر انتخاباتێک بەڵام واقعەکە ڕەنگە خۆم بە دووری ئەزانم یانی وە کۆمەڵی ئیجرعاتی ژەیە لە ڕاستیە لە بری ئەوە ئەکرا مرونەتێک هەبێ بە جۆرێک لە جۆرەکان لە نێوانێکێتی و پارتیا و زووتر حکوومەتەکە تەشکیل بکرێ باشە کاک بەسون پارتی ئێوە تەنها مەسەلەن کێشەکەتان یەک بربەستەکە وەزارەتی ناوخۆیان شتی دیکەشە لە ڕاستیا تیمی و توێژی ئێمە لەگەڵ پارتی نزیک بووبوونەوە لە یەک لە پێش ئینتیخابات وەکوتە مەسەلەی ئینتیخاباتی عراقی هات بەسەرا لەسەر بەشی زۆری خاڵەکان ڕێکەوتە بوون ئەکرێ دابەشکاری پۆستەکان ئالیەتی دابەشکاری پۆستەکان لە بینی هێزی یەکەم و دووەمە هەندێک گرفتی تیا بوو بێ یەکێک لەوانە ڕەنگە وەزارەتی ناوخۆ بوو بێ بەڵام تەنها ئیشەکە لەسەر وەزارەتی ناوخۆ نییە وەزارەتی ناوخۆ ڕەنگە بەشێک بێ یان یەکێک بێ لەو دە جیاوازی و ناکۆکی کە لە بین یەکێتی و پارتیا هەن شتی دیکە هەیە شتی دیکەش هەیە لە پاکێجەکەیە هەیە لە بابەتی پۆستەکانی ترا هەیە باش ئەوانش بینی گرفت بوون هیچ ئەوەی کە بیست بێتت یعنی هاتبێ یان بیری لێکرابێتەوە ینی دەرچەیەکێ یان پێشنیازەکێ بۆی دەرچەیەک دروست بێت بۆ پێکەنانی و حکوومەت ئێمە هێشتا لە جەوی مەسەلەن لە سەرۆکایەتی هەرێمە لە سەرۆکایەتی حکوومەتە لە پەرلەمانە توزانە مەسەلە شتێکی لە ڕاستی ئەوە جێ ئێڵم بۆ بەڕێ سەرۆکی یەکێتی کاک باوڵ و بۆ ئەو تیمە مفاوەزەی کە دروست کرابوون و تەفویزی کاک باوڵ و مەکتەبی سیاسی یەکێتیان هەبوو یعنی ئەوانە بێ دەرەچەیان پێبێ و ئەوان و توێژەکانیان لەگەڵ پارتی بەڕێوە بردووە ئەوان یعنی وەرەقەی پارتی و دەستی پارتی لەلای ئەوان ئاشکراترە ڕەنگە بزانن چێ بەڵام من بۆ خۆم پێم وایە هیچ شتێک نییە بە تایبەتی لە مەسەلە سیاسیەکانە هیچ شتێک نییە دەرەچەی نەبێ و هیچ شتێک نییە حەلیشی نەبێ بۆ نە ئەکرێ وەکوتم و توێژەکان دەست پێ بکەنەوە ئەکرێت تێکەڵ بکرێت لەگەڵ ئەوەی عێراقا ئێمە لە جەوی دوای ئینتیخاباتی مەجلیسی نەوابی عێراقیان کاکەزانە تەشەنوجاتەی کە لە کەمپەینی ئینتیخاباتەکەیە دروست بوو پێچ هێشتا لایەنە سیاسیەکانی کوردستانی بەرنەدابێ هەڕەنگە پێویستمان بە هەندێک کات هەبێ بۆ تەهدیئەکردنی ئەو جوانەی کە لە ئینتیخاباتی لە کەمپەینی ئینتیخاباتی پەرلەمانی عێراقا دروست بوو ئابە مروری زەمن من پێم وایە دۆخەکە ئاساییترە بێتەوە و هەلومەرجەکە ئەگۆڕێەوە پێویستیشمان بەوەی لە ڕاستیا چاوێکمان لە خەڵکی کوردستان بێ و چاوێکمان لە بەغا و چۆنیەتی چوونمان بێ بۆ بەغا ئەومان بیر نەچێکا ئەوە ئەکەینێتە وەرێکی سەرەکی وەڵامی و پرسیارانە بجێت کەینەوە یان بە زانیاری تازەی جەنابتەوە چۆن جەنابەت هەمیشە لەگەڵ تۆیە من زانیاری تایبەتم دەستەکەوێت باخەکانیش قۆزە سپاس دەکەم گەیشت بڵێ گەیشت کاک بێسن بەرنامەی بانگەشەی هەڵبژاردنم بە بۆی باخەکانی تۆ کرد سپاس دەکەم جوانە لێوێت زۆر سپاس باوەشی تیاابێ وانێ من ئەمەوێ ئەوە بڵێم یەکێتی جەماوەری یەکێتی ترسێکی هەیە بەڵێ جۆرێک لە ئەوەی وەلانانی خواستی جەماوەری کادرانی یەکێتی یا لانگرانی یەکێتی لەماوەی ڕابردوو بە دیکراوە لە چوونە ناو حکوومەت ئەمە ژوای کردو کە لێکەوتەکانی ینی جەماوەر لەسەر حەق بۆ لێکەوتەکانی دەرکەوتوە تا گەشتەوەی لە قیادە هەرە باڵاکانی یەکێتی بڵێن بەڵێ فەرمو ئەوە جیاوازەکەیەتی ئەم جارە خەڵک بە دوای زەمانەتێکە گەڕێ ئەکرێ بە جۆرێکی تر بۆ تەوزیف بکەم دەستی لەسەر دڵیەتی دوعاکاڵ یەکێتی بە دۆخی ڕابردوو نەچێتەوە حکوومەت ئەمە ئەکرێ ناچێتەوە حکوومەت دۆخی ڕابردووی حزب بۆ یەکێتی دووبارە نابێتەوە و بۆ چۆنێتی بەشداریکردنی لە حکوومەتی
هەرێمی کوردستانیش دووبارە نابێتەوە و بۆ چۆنێتی چوونیشی بۆ بەغا ئەمە مهمە چوونیشی بۆ بەغا ئەوەش دووبارە نابێتەوە جەناب تەزانی پێشووتر کاکە جاری وا هەبوو یەکێتی بە 2 3 کاندیدەوە چۆتە بەغا بۆ هەندێک پۆست ئەوەندە لە ناوخۆیان خلافی هەبووە ئێستا ئەوانە کۆتایی هاتووە بۆ چوون بۆ بەغا ئەمجارە لەو دیوی حەمرینەوە یەکێتی یەک دەنگە بێ یەک ڕەنگە بێ یەک قەراریە بێ یەک فایدە بێ بەدەستی کاگواڤڵەوە بێتێتە ئەوێ ئەمە بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕاستەوە بینیمان ئەوەی کە بە خەڵک وترا لە کەمپینی ئینتیخاباتی ساڵی ڕابردووی پەرلەمانی کوردستانە کرایە وەرەقەیەک و درایە دەست وەفدی مفاوەزی یەکێتیەوە لەگەڵ پارتی مناقەشەیان کرد بەشی زۆری ئەوانش لە کارنامەی حکوومەتە ئەوەی کە ئەو کات لەسەری ڕێکەوتن جێکرایەوە لەبەرەوە دەنگدەری یەکێتی خەڵکی کوردستان ئەوانی کادری یەکێتین ئەوانی دەنگدەری یەکێتین ئەوانی لە ئۆرگانی یەکێتیان ئەوانی لە دەرەوەی ئۆرگانی یەکێتیان ئەوانی لە ناو خۆیان دڵیان بە یەکێتی خۆشە ئەوانی لە دەرەوە ومێدێکیان بە یەکێتی هەیە دڵنیابن لەوە هەموو ئەوانەی کە لە پاکێجی ئینتیخاباتەکانە بوون هەوانەی کە بە بەڵێنیش بە خەڵک دران هەر هەمووی وەکو خۆی ئەمێنێتەوە و ئەبێتە کارنامە بۆ حکوومەت ئەمە لەسەر مەسەلەی هەرێمی کوردستان ئەمەکو کارنامە بۆ عێراقیش وەکو کارنامە کاک بستنەکەر پەلەم لێ نەکەی بەڵێ عەفوان بەغدا ماوێتی ساڵێک فەرقی ئینتیخاباتەکەی وانێ زۆر باشە یعنی بۆ خەڵکی کوردستان مثلەن ئەو پێکێنانی حکوومەتە جا بە تایبەتیش ئەوەندە کادیر و لانگریەکێتی دەستی سوتاوە ئەکرێ بڵین زیاتر لەسەر ئەمە بوەستین ئەمە وەکو کارنامە بەڵام وەکو چۆنەڵی دەسەڵات ناو حکوومەتەیە یەکێتی وا ئەکات مثلەن لە شوێنێکا بۆ نمونە حکوومەتێکی سێبەر هەبێ وەزیرە و مدیر عامی وەزیرێکی سێبەر هەبێ ئەمانە قبول هەموو ئەوانە کاکەزانە هەموو ئەوانە پاکێج بوون و توێژیان لەسەر کرا یعنی لە ڕاستیا حقیقەتێکی شەیە بێنەی شارینەوە و لە جەوی ئینتیخابات دەرچین و قسەکەوا نەڕوا ئەو بۆکو جەوی ئینتیخابی بەشێک لە دواکەوتنی پێکێنانی حکوومەتیش پێداگری یەکێتی بوو لەسەر ئەو خاڵانی کە جەنابەت باست کرد یعنی ئەمە بانگەشە نەماوە نەنا بەشێک لەوەی کە حکوومەتەکە مەسەلەن زووتر هەنگاوەکانی تەشکیلی حکوومەت نەچۆ پێشەوە ئەوە بوو کە مثلا یەکێتی پێداگر بوو لەسەر هەندێک خاڵ کە ئەگە ئەو پێداگریە نەبووە ڕەنگە جەوی پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی تازەی حکوومەتی هەرێمی کوردستان لە جەوی ترا بووە بۆیە دڵنیا بلەوە بەشی زۆری کاکەزانە ئەوەی کە لە ڕابردووە یەکێتی بەدەستەوە ئەی ناڵاند فرەمینبەری بوو کە حەزب فرەمینبەر بوو ئەو کاتە پاکێجەکانی ژوونە بن خەمی خەڵک و خەمی دەنگدەری ژوونە بێ خەڵک نازانێت داوای حەقی خۆی لە کێ بکاتەوە کێ ئەچێ حەقی خەڵک ئەباتە سەر مێزی گفتوگۆ بەڵام کە تۆ مەکتەبێکی سیاسی موحەتت هەبوو سەرۆکێکی خاوەن قەرارت هەبوو مەسەلەن ناوەندی بڕیارت لە یەک شوێنەوە بوو ئاراستە کرا لەم حاڵەتانەیە ئەوەی کە خەڵک داوای ئەکا ئەوەی کە پەیامی خەڵکە ون نابێ وە خەڵکیش ئەزانێ حەقی خۆی لە کێ ئەوێ مخاتەبەی کێ ئەکا کێ ئەبێ حەقەکەی بۆ بگێڕێتەوە لە ڕاستی ئەسەیەکێتی لەو دۆخایەکە جەناب تەزانی یعنی لە هیچ کاتێکە یەکێتی تقریباً لەم یەکێتی تازەمە بەسم لە 15 ساڵی ڕابردووە بەقەت ئێستا هەم دۆخی ناوخۆی باش نەبووە هەم موحەدیش نەبووە هەم خاوەن یەک بڕیاریش نەبووە یەکە خاوەن یەک بڕیاربی بێگومان ئەوانی کە جەناب تێڵی ئەگەر ترسێک بێ لە ناو جەماوەرە جەماوەری یەکێتی و جەماوەری دەرەوەی یەکێتیش ئەوانە هیچیان وجودیان نامێنێ چکە ڕەنگە با من ئەوە بەڕاشکاوی بێڵم ئەگەر یەکێتی بەهێز و بەو ڕوئایی کە سەرۆک بافڵ هەیەی و لە بانگەشە پێشکەشی خەڵکی کوردستانیان کردو بۆ بچێتە حکوومەت و کاردانەوەکانی لەو حکوومەتەیە دەرکەوێت ڕەنگە لای جەنابیش معلوم بێت کە خەڵکێکی زۆری دیکە لە بۆ سایە کە بچێ بەدیۆ باشەکەی کە بچێ پشتیوانیەکی با بچینە هەڵبژارنی یان دوای هەڵبژارنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پێکێنانی کابینەکە بە شێوەیەکی گشتی بەڕێز کاک بێسوون ئەنی پێکێنانی ئەم کابینەی نوێی حکوومەتی عێراقی و سێ سەرۆکایەتەکە بە ئاسانە بینیان باڵۆس کاکەزانە من ئەم دووسێ ڕۆژە سێرچێکم کرد بۆ چۆنێتی دروستکردنی کابینەکانی حکوومەتی عێراق لە دوای هەر 5 هەڵبژاردننی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە ساڵی 2005ەوە دەست پێکا بۆ ساڵی 2021 ئەمە دوایین ئینتیخاباتە ئەزانی یەکێک لە ئاڵۆزترین تەشکیلەکانی حکوومەت ئەتوانم بڵێم لە زۆربەی نظامە سیاسەکانی جیهانە تەشکیلکردنی حکوومەتی عێراقیە لە حکوومەتی عێراقا یەکێکە لە ئاڵۆزترین تەشکیلاتی حکوومەت و نظامی سیاسی لەسەر ئاستی ئەتوانم بڵێم زۆربەی هەر زۆری وڵاتانی دنیا یعنی حاڵەتێکی زۆر معقدە ئەبێ شیعەکان بە 10 گروپی جۆرا و جۆرەوە کۆ ببنەوە دوایی ئەبێ لایەنەکانی تر ئەوەش ئێستا بووەتە گروپی جۆرا و جۆرەوە جاران دوای ڕوخانی بەعەز لە ڕاستیە پێکاتەکان خلاف لە بینی پێکاتە جیاوازەکانی عێراق هەبوو
خلاف لە بینی کورد هەبوو لەگەڵ سونە هەبوو لەگەڵ شیعە بەڵێ. ئێستا خلاف لە ناوخۆی خودی ئەو پێکاتانە هەیە دیقەت لە ناوخۆی کورد چۆنە ناوخۆی سونەکان ئێستا ئەوە شیعە و سونە تقریبان یەکیان گردووایەکی نەسەرەوە ئەم ئاڵۆزیەی تەشکیلی حکوومەت لە ڕاستیە ئەوەندە ئاڵۆزە ئینسان قورسە بتوانێ لە دوای نەتیجەی ئینتیخابات لەم 4-5 ڕۆژەیە یعنی خوێندنەوەیەکی هەبێ کێ بێتە سەرۆگوزیران چۆن ئەبێ کێ لەو سەرەوە بە سەرکەوتووی تیا دەرەچێ هەموو ئەمانە زۆر ئاڵۆزە بەڵام ئەوەی کە هەیە جیاوازترە هەندێک لە دەورەکانی پێشووی ئینتیخابات نێوماڵی شیعی زۆر بە خێرایی یەکیان گرت و چوارچێوەی یەک ویستمەوە بکەمە بەڵێ ینی ئەمە دەرەنجامێک نادا کە ئەو حکوومەتە نیەتی ئەوەیە هەندێک جیاوازترە لە تەوقیتی تشکیلی حکوومەت پێچێ هەندێک جیاوازتر بێ لە تەوقیتەکانی پێشوو کە شەژمانگ و هەندێک جار زیاتریشی پێچووە بەڵام ئاڵۆزەکە هەروکو خۆیەتی ئێمە لە هەمان ئاڵۆزی دروستکردنی کابینەیەن لە عێراقا بەڵام لە ڕووی تەوقیتەوە هەندێک هەستەکەم پێشکەوتووە ئەوەتان نێوماڵی شیعە یەکیان گرت وە وا دەرئەکەوێ زۆر منسەجم بن و زۆر یەکگرتوو بن بۆ دیاریکردنی کەسێک بۆ سەرۆکی کابینە ئەمە قسەکە مطلقی نییە بەڵام وا دەرەکەوێ نێوماڵی سونەش بە زووی یەکخرا ئەوانیش چوارچێوەیەک ئەنجومەنێکیان دروست کرد بۆ کۆدەنگی خلافی گەورەشیان هەبوو و جەم سەرگیری گەورەی ئیقلیمیش دەستی وەرەدا لە نێوماڵی سونەکانە لە ڕاستی ئەمان توانیان یەک بگرن ئەوەی ماوەتەوە تەنها نێوماڵی پەرتەوازەی کوردەکە تا ئێستا لە ڕاستی ئێمە جاران لە هەمویان لە پێش ئەوانەوە تەحالوفی کوردستانی هەبوو سەردەمە لە دوای 2005ەوە زووتر پێش لایەنە شیعە و سونیەکان یەکی ئەگرت و ئەچوو ئەوانی پێک ئاشتەوای ئەکرد بۆ ئەوانیش پێک بێنێ ئێستا ئێمە لە هەمویان دواکەوتوترین و ئەوەی کە من ئەیبینم لە ڕاستیە ئەمە بۆ بە پرسیارێکی گەورە لە سۆشال میدیای کوردیا کاک بێستون خەڵک ڕسمی شیعی دانا سونەی دانا پرسیارێکیش بۆ کورد بۆ یەک ڕیزارێکی زۆر وەجیهە بەڵێوایە تعلیقێکی زۆر معقوڵە ڕەخنەیەکی زۆر بەجێیە کە خەڵکی کوردستانە لایەنە سیاسیەکانی بگرن هەرچیمان هەیە حەقە لەو دیوی حەمرینەوە لێرە داینین ئەمە قەناعەتی منە ئەگەر دیقەت دابێ لە 1-2 ساڵی ڕابردووە سەرۆکی یەکێتی کاک باڤڵ هەر جارێک ئەچووە بەغا لە ناو بەغایە کەیسی بابەتی مەسلەی حیزبایەتی لێرە بەجێ ئێڵا لەوێ مەوزوعی بابەتە قەومیە گرنگەکان ئەبوو بە ئەولەوێتی و توێژەکانی لە مەسلەی موچەوە سیرکە لە مەسلەی کەرکووکەوە سیرکە لە مەسلەی خاکەوە سیرکە لە مەسلەی ئەو بابەتانی کە پەیوەندیان بە سنوور و بە ژیان و بە مەسلەکانی هەرێمی کوردستانەوە هەبووە کاک باڤڵ ئەوانەی ئەکرد بە ئەولەوێت کەم جار منیان هەر نەمبینیوە لەوێ مەسلەکە مەسلەیەکی یەکێتیانە بوو بێ لە یەکێک لە دانیشتنەکانە یان لە تەجەموعێکا لەوێ کرابێ بە لوبی مەوزوعەکان نا بابەتە قەومیەکان بوو و ئینسان ئەبێ وەکو خۆی سیرکە من تقریبن کۆدەنگی یان وەک یەکیەک لە نێوان لایەنە کوردستانەکان ئەبینم طبعا لایەنەکانی تریش بێگومان هەڵگری قەزەی نەتەوەین خۆ ناکرێت بڵێم تەنها یەکێتی خاوەنی قەزەی نەتەوەی ئەوان نەخێر هیچیان نییە ناوەڵا کاکە لایەنەکانی تریش قەزەی نەتەوەیان هەیە واتە خاڵی هاوبەش هەیە لە نێوانی لایەنە براوەکانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە کوردستان خاڵی هاوبەش هەیە من بۆ خۆم بە باشی ئەزانم لە بەغا ئاگامان لە یەک بێ لایەنە سیاسیەکان ئاگامان لە یەک بێ بەڵام ئەو خلافە زۆرەی لە ناوخۆی کوردستان هەیە لەسەر ڕێگاکە هەیە چۆن بۆم هەرە هەمووی بۆم ڕێژکراوە پۆستی سەر و کۆمارە بابەتەکانی ترە و خلافاتەکانی ناوخۆی هەرێمی کوردستانە خەریکە لەگەڵمان ناچێ بۆ بەغا خەریکە ئەبێتە بەشێک لە خلافاتی کوردی لە ناوخۆی بەغایە قسەیەکەیە کاک بێستون بە ڕەشکاوی من ناوی نایەنم حزبەکە بەس معلومە بێت لە پرسیارەکەی من قسەیەکێ لە هەندێک لە چاودێرانی سیاسی باز دەوەکەن ئەو پارتی بڵێ هەرچێڵ یەکسەر بەس پارتی ئەناخر هێزێکی سەرەکی یەکێکە لە هێزە سەرەکیەکان مەسەلە ناوێت کورد بە پاکێجێکی یەکگرتوو بڕوالانی کەم 150 بۆ 140 کەم زیاتر خواستەکانی کورد جێبەجێ بێت لەو حکوومەت و لەو کابینێ هەمیشە ئەوێت لێکترازاوی و پەرش و بڵاویەکە بێ لەبەرەوەی استثماریەکە بۆ قەزیێنێتەوەی و بۆ ئەوەی کە بۆیە ناوێت حکوومەتێکی بەهێزی عراقی دروست بێت لە جەوی دوای ئینتیخاباتین و من لە ڕاستیە پێم خۆش نییە هیچ کادرێکی ئێمە لە هیچ ئۆرگانێکە قسەیەک بکات لە شوێنێک لە شوێنەکان جگە لە وتنی حقیقەت ڕاست پرسیارەکەی تۆ پرسیارێکی وەجیهە وەکو میدیاکارێکی بە ئاگا حەقی پرسیارکردنەکەت هەیە و منیش وەڵامەکە ئەمەیەکە بە جەنابتی ئەڵێم ئەوەی لەسەر منە لە ڕاستیە ڕوئیا و تێڕوانینی یەکێتی و حەزبەکەی خۆم باس بکەم ئاناچمە سەر ئەوەی کێ بەتەمای چییە و کێ پلانی هەیە یان نیەتی من بۆ خۆم
ڕەم وایە وەکو ڕئی شخصی و ڕئی یەکێتیش ئەمەیە کە ئێمە لەو دووری حەمرینەوە ئاگامان لەیەک بێ ئێمە لەوێ ئەوەندەی کەیسی قەومیمان هەیە بۆ کاکە زانە مۆزوعی موچەخۆرانی هەرێمی کوردستان بابەتێکی کەمە 1,150,000 خەڵک چاوەڕی موچەیە بێ ڕێک ئابووری کە کوردستان ئەمانە بۆ خۆیان بە خێوکەری 6 ملیۆنەکەی ترن بەڵێ باشە لەمە گرنگتر هەیە ئێمە بەیەکەوە بچین لەوێ بیکەین بە یەک پاکێج و بە یەکێتی و پارتی و هەموو لایەنەکانەوە بیخینە سەر مێزی مەفەوەزات بۆین کاکە هەر سەرۆگە وەزیرێک جارێکی تر بێ مەسەلەن ئەگەر ئەمە بۆ ئێمە یەکلا نەکاتەوە یەک مانگ موچە دواب بخا ئێمە چۆن کاتی خۆی مام جەلال و ئەوانەی تر مەسەلەن سەرۆگە وەزیرانیانە گۆڕی کاکە لەسەر مەسەلەی خەڵکی کوردستان جەناب تەزانیانی بەڵێ بۆ ئەمە نەبێت ئەولویەت لە نێوانی لایەنە سیاسەکانە من بۆ خۆم تەمەنا ئەەکەم هەموو لایەنە سیاسەکان بەو ڕوئایەوە لە بەغا تەعامل بکەن بەڵام ئەبێ نەیشارینەوە یەکێتی ڕوئیای وایە کە پێشتریش 1-2 ساڵێک پێش دەسە کاک باوڵ بۆ خۆی جەناب تەزانی وەکو یەکێتیش پرۆژەیەکیان خستە ڕووکە پرۆژەی یەکدەنگی و کۆدەنگی لایەنە کوردیەکان بوو لە بەغا بەڵام منێت ناشارمەوە بەڵێ ڕەنگە هێزی ناوخۆیی لە هەرێمی کوردستانە هەبێ پێچەوانیان بیرکردنەوەی من بیر بکاتەوە بەڵێ وایە من لێرە لەبەرەوەی لەسەر ئەو مێزە سەدان ڕەنگە سەدان بەرنامەمان کردووە ڕاستە فەرمووی یعنی باشکرا کاک بافڵ ئەو تەلیسمەی شکاند ئەژینا بەنەوعێک وان لە خەڵکی کوردستان گەیان بوو گەرێچێک لە بەغااو وەکو دوژمن سەیریکەی نەک وەکو عمقێکی استراتیزی سەیری بەغدا بکرێت ئەو عمق استراتیزیکی یەکێتی بانگەشەی بۆ ئەکات ووە لە هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عراقی شاوتی ئێمە هێزی تۆ ئەبین لە بەغدا ئێستا ئەتوانێت چی بکە کە 90 کورسی هەیە ئەتوانێت زۆر هەژدە بە چاوەڕان بەڵێ ڕاستە ئەوەی کە بەغا عمقی استراتیجیە دەرکەوت وایە کاکەزانە بەغا عمقی استراتیجیەوە بەبێ بەغا هیچمان پێ ناکرێت لە ڕاستیە و بەداغەوە ئێمە بەبێ بەغا یعنی ناتوانین موچەی مانگێکی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش کامل بکەین ناتوانین موچەی مانگێک کامل بکەین هێزی بتوین لە بەغا پەیامێکی سیاسی زۆر وازەح بوو لە ئینتیخاباتە بە خەڵکی کوردستان بە دەنگدەرەکانی خەڵکی کوردستان وترا و ئەبێتە کارنامەی داهاتووی یەکێتی ئەبێتە کارنامەی داهاتووی سەرۆک باوڵ و لە ڕاستیە شتیش کراوە هێزی تۆین لە بەغا پەیامێکی زۆر وازەحە و دروشمێکی زۆر ڕوونە کە کاک باوڵ هەڵی گرتووە یەکێتی هەڵی گرتووە خەڵکی کوردستان بایی 90 کورسی ئەوەی جەنابە دووتت متمانەیان بەم حەزبە کرد کە لە بەغا ئەو سەنگە بپارێزرێ ئەو هێزە بەجددی بەکار بهێنرێ و بەکاریش ئەهێنرێ ئەم کورسیانت هەیە ئەم سەنگەت هەیە بێ لە بەغا بەکار بهێنرێ و بینیشمان لە ماوەی 1-2 ساڵی ڕابردووە لە ڕاستیا بەکارهێنرا لە مەوزوعە قەومەکانی خەڵکی کوردستانە یەکێتی هێزی خۆی بەکارهێنا و بەجددی بوو بە هێزی خەڵکی کوردستان لە بەغا و ئەم جارش ئەوە بەڵێنە و بە دڵنیاییەوە جێبەجێ ئەکرێ بەڵام تەکید ئەەکەمەوە ئەم هێزەی کە لە بەغا هێزی یەکێتیە و شەڕی خەڵکی کوردستانەکە یعنی پێویستی بە پاڵپشتی هەیە پێویستی بە تەجەموعێکی کوردی هەیە و داواشی ئەکا ئەگەرم هێزە کوردستانیە ئەم هێزە نەتەوەیە بەهێزتر و بێگرتووتر بەکاربێ ئەتوانێت چیتر بکات جگە لە مەسلەی موچە بەقوتە بێ ئەگەر ئەم هێزە یەکێتی کە لەوێ هەیە کورسەکانی تری خەڵکی کوردستانیشی لەگەڵ بێ ببینە 50-60 کورسی ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان و بە نوێنەرایەتی کورد ئەوترێ لە دەروی هەرێمی کوردستانیش هێز و گروپە کوردیەکان هەیەە هەدی قەت بدە فەرقەکە زۆرە پاڵپشتێکی زۆر ئەبێ یەک ڕاستە قورسە بەڵام سەیری قووەتی ئەمە بکە یەک سەنگێکی گەورە ئەبەخشێ بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان بۆ شەڕکردن لەسەر ئەوانەی ئەو مافانەی کە خەڵکی کوردستان هەیەی دوو لە ڕاستیە کۆدەنگیەکە قووەت و هەیمنەی کوردی لە ناو بەغایە ئەچەسپێنێ بۆیە من تاکی دەکەمەوە لە ڕاستیە یەکێتی کورسیەکانی خاتە خزمەتی خەڵکی کوردستانەوە و هەمووی لە پێناوی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانە بەکارێنێ عورفێکە بوو کە هەمیشە سەرۆکۆمار بۆ کورد بۆ لە ناو کوردیشە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بەڵێ ئەم جارەش وابێ لە عورفێکی دەستوری هەیە لە بەشێک لە وڵاتانی تری دنیا عورفێک هەیە عورف ئەوەیە کە نەنووسراوە قوەتی قانونی نییە بەڵام ئەبێتە حاڵەتێکی متەبع کە هاوشێوەی مادە دەستوریەکان بۆ خۆی ساڵانە پەیڕەو ئەکرێت لە لوبنان هەمانە لە زۆر شوێنی تری دنیا هەمانە کە لە دوای 2023 لە عراق عورفێک بە متەبعی ڕۆشتووە ئەویش ئەوەیە سەرۆکۆمار بۆ کورد بووە و لایەنەکانی تر تقریبان خلافیان نییە سەرۆکۆزیران بۆ شیعە بووە و ئێمەش داوامان نەکردووەکو کورد سەرۆکی پەرلەمانیش بۆ سونەکان بووە و نەشیعە و نەکوردیش نەچوون بە دەوری ئەوەیە لێرە و لەوێ ئێستا ئەبیستین خەریکە پێچەوانی ئەم عورفە قساکرێ
سونەکان ئەیڵێن شیعەکان ئەیڵێن لەناو کوردیش هەندێک جار گوێمان لە ئەو جۆرە قسەیە ئەبێ ئەکرێ ئەم عورفە ئاڵوگۆڕی پێ بکرێت یەکێک لەو پۆستانی تر بۆ کورد بێ مەسەلەن لە بەرامبەرایە پۆستێکی تر بۆ لایەنێکی تر بێ بەڵام ئەمە عورفێکی جوانە و یەکێتی بە فەرمی بەیەکێتی وتراوە ئێستا دێمە سەر ئەوە یەکێتی بە فەرمی داوای جێبەجێکردن و بەردەوامی ئەم عورفاکە و ئیشی لەسەر ئەکە کە پۆستی سەر و کۆمار بۆ کورد بێ وەکو ئیستیحقاقێکی ئینتیخابی عورفی قەومی لە ناو عێراقا لە ناو کوردیشە ئەو پۆستە یەکێتی بە حەقی خۆی ئەزانێ دیسان وەکو ئەو عورفەی کە پەیڕەو کراوە بەڵێ ئیشی بووەکە و جەناب تەزانی شیعەکان و بەشێک لە میدیا عێراقیەکان و کارکتەرە سیاسیە جۆرا و جۆرەکان لە عێراقا لە 6 ڕۆژی ڕابردووە خۆیان خستیانە ناو میدیاکانەوە و لەوێوە تەسریبی خەبەرێک کرا کە ئەو پۆستە بۆ یەکێتی بێ و لە ناو یەکێتیشا کاک باڤڵ کاندیدە خۆیان باسییانە کردیان داوایان ئەکرد ئەوە قسەی ئەوان بوو بێ ئەوەی لە میدیایەکی کوردیا بڵاو کرێتەوە هیچ نێتێکێ لایشتی بۆ ئەوە یان هەر ئەوە تەنها قسە بووە ئەوان بوو ئەوە یعنی وەکو تەرحی ئەوان بووە خواستی هەندێک لە چالاکوان و کەسایەتی سیاسیەکان بوو لە وەسەتی عەرەبیە و لە میدیای عەرەبی ئەم بابەتە بڵاو کرایەوە و ئەوان بڵێن لە لای یەکێتیەوە دزەی پێکرابی یان نێتێک لای یەکێتیەوە هەبێ میدیای یەکێتی و کارکتەرەکان یەکێتی باسییانە کرد جەناب تەزانی ئەگەر ئەوە بووایە بڵێ میدیای عراقی و کارکتەرە سیاسی و مەدەنیە عراقیەکانم باسییان کرد ئەوان ئەیانود ئەم پۆستەکە بۆ کووردە و بۆ یەکێتیە باشترە بۆ کاک باڤڵ بێ ئەو قسەیە لێەوە هات بەڵام بەڕاستیش بەوەکو ڕایشکارێک و پرسیارە لە جەنابەت بکەم نێتێکەیە تا ئێستا قسەکە بە ڕسمی لە ناو یەکێتیان نەکراوە و ئەوەی کە قەرار ئەدا مەکتەبی سیاسی و خودی کاک باڤڵ ئەکرێ لە ماوەکانی داهاتوو دوای تەزدیقی ئەخیری نەتیجەی ئینتیخابات کە ئێمە نزیک بووینەوە لەو قۆناغانەی ئێمە پۆستەکان لە پەرلەمانە قسەیان لەسەر بکرێ ئەو کات ئەکرێ قسەیەک لەسەر ئەو کرێ کێ کاندید بێ ئەوم کاک باڤڵ بۆ خۆشی پیاوێکی سیاسیە و قاڵ بووە ئەم چەند ساڵی ڕابردوو ڕەنگە جەنابەت بزانی چەند لە سلێمانی بوو بێ ڕەنگەوەنەش لە بەغا بوو بێ علاقەیەکی فراوانی هەیە ورد و درشتی تەفاسیلی بەڕێوەبردن ئیدارە لە عێراقا ئەزانێ بڵێم چی بەڵام ئەوە ئەخیرا لای خۆیەتی لای مەکتەبی سیاسیە و هێشتا ئەو بابەتە نەکراوەتەوە ئەوش وەڵامێک بێ لە زاری کاک بێستونەوە زۆر جار کاک بافڵ بەبەستە دیارە ئەمە بەبەستەکە علامی بەس ئەمە بە مخاتبەی جەماوەرەکەین بۆ خەڵکەکەی تەنها چەند کەسێک دائەنێن سەیری مۆبایل مەکەماوتە باشە چەند کەسێک دائەنێن لە ڕیزی سەرۆک بافڵ وەکۆی کە تەنها علاقای لەگەڵ ئەو چەند کەسەیە لە ناو شیعەیە لە ناو سونەیە علاقاتی یەکێتی علاقاتی سەرۆک بافڵ لە ناو عێراقا لەگەڵ چیایە ئەنە نەخو ئەوانەی کە لەگەڵیدا ئەندرێن کاکەزانە ئەوانە کەسایەتی دیاری شیعە سونە گروپ و پێکاتە جۆرا و جۆرەکانی ناو شیعە و سونەن خۆ کاک باڤڵ لەگەڵ کەسێکدا نەنیشتووە لە ڕاستیا ئەوەی ئەوترێ کەسێکی سادەی بێموقع بێ نە هەموو ئەوانەی کە لەگەڵیاندا ئەنشێ ئەوەی جەناب تێڵی لە تەنیشتیەوەن و لە ڕزی دانیشتنەکانان هەموو ئەوانن کە ئێستا کورسیە زۆرەکانی شیعە و سونەیان هەیە لە عێراقا زایدەن ئەوانن کە لە مەواقعی بەڕێوەبردننی سوڵتاتی جۆرا و جۆران لە عێراقا لە دەسەڵاتی تەنفیزی و تەشریعی و قەزایی مەسەرن لەگەڵ سەرۆکی مەجلیسی قەزا دانیشێ لەگەڵ ڕئیسی پەرلەمان دانیشێ لەگەڵ وەزەرا دانیشێ ئەوان واوێ ناکەن کە یەکێتی نیشتیمانی کوردستان علاقەی تەنها لەگەڵ ڕێیانکردانی و قەیس خەزعەلیا هەیە نانا ئێخۆ ڕێیانکردانی و قەیس غەزعەلیش ئێستا بەشێکن لە پێکاتێ بەشێکن لە پێکاتەکان و ئێستا خاوەنی کورسی زۆرن لە پەرلەمانی عێراقا تۆ حسابی کورسی ئەەکەی حسابی سەنگی ئینتیخابی تەقیمی ئەخیری ئەوەیە کە کێچەنی هەیە و کێ موقعەکەی چۆنە لە ڕاستیە بۆیە هەموو ئەو کارکتەرانەی کە ئەوترێ نزیکن لە کاک باڤڵەوەیان نزیکن لە یەکێتیەوەیان لەگەڵیان دائنیشن هەموو خاوەنی پێگەن لە ناو شیعەیە خاوەنی پێگەن لە ناو سونەیە و خەڵکی خاوەن موقعن لە دەوڵەتی عێراقا بە سوڵتاتی جۆرا و جۆرەوە بە قەزاوە بە سوڵتەی تەنفیزیەوە بە ڕیاسەی جمهوریەوە بە وەزارەتە معنیەکانەوە باش یەکێتی بۆ پێکهاتەی جارێکی تر بەم بەڵام ئەم جارەوەکو یەکێتی بینەوە سەری بۆ پێکهاتەی سێ سەرۆکایەتیەکەی عێراق سیاسەتەکە مەسەلەن بۆ دووبارە بۆ لایەنگرانی یەکێتی شۆک نەبێگەر یەکێتی سبەینێ مەسەلەن لەنا ئەو سیاسەتکردنەیە مەسەلەن ئۆپشنێکی تری هەڵبژار زۆرێک لەو عورفەی گۆڕی یعنی ئەوە وەکوتم عورفەکە تا ئێستا وا ڕۆشتووە ئەبێ سەنگی کوردیش لەبەر چاو بگرین کاکەزانە سەنگی کورد لە ناو عێراقا ئێمە زۆری نەنین زۆر بڕۆ ئاگەینە 19 نسبەتی
کورد 1990 نسبەتی دەنگی پەرلەمانی تقریبان شیعەکان زۆری نن یعنی شیعەکان تقریبی هێزی زۆرینەی پەرلەمانین لە دوای ئەوانەوە ئەگاتە هێزی سوننەکان لە دوای ئێمەین لە ڕاستیا تۆ ناکرێ بە ئەو کەمینەیەی کە هەیە داوای پۆستی سەرۆکوەزیران ئەگەرنا زۆر مهمە بێ ئێمە سەرۆکوەزیری عێراق وەرگرین من پێم وایە لەوە مهمتر چی هەیە بەڵام نا تۆ بێ حسابی سەنگی کورد بکەیت جگە لە عورفەکە کاکەزانە حسابی وەکوتم سەنگ ژماری کورسەکان چەنە تۆ لە ناو 329 کورسی پەرلەمانە 55 بۆ 60 کورسیەکی ئەگەر هەندێکی لێ حساب بکەین کە کۆتان و نزیکن لە کوردەوە هەندێکی چۆن بکەی ئەمە کەمینەیە لە ڕاستیە هی ئەوە نیە بەستم لە ناو عرفیا مەسەلەن بۆ نمونە سبنی پارتی دموکراتی کوردستان داوای بکە چوتی داوای جێگیری سەرۆکوەزیران بکە بۆ نمونە یان ینی سنە سوور بێ لەسەر ئەوەی پێکهاتەکە وا بڕیاریان لێدا بێ سەرۆک کۆمار و چێتی داوای بۆ نمونە سەرۆکی منجومەنی نوێرانی عێراق ئەمانە عورفن و لە دەستورە هیچی تەثبیت نەکراوە هیچ قانونێکی تەشریعیمان نییە وتبێتی ئەم پۆستە بۆ فڵان بێ ئەو پۆستە بۆ فڵان بێ هەموو ئەوانە ئەکرێت لە مناقەشاتە ئاڵوگۆڕان پێ بکرێ بەڵام کۆدەنگیەک هەیە احترامێکی سیاسی لە بینی پێک هاتە سیاسیەکانە هەیە بۆ پارێزگاریکردن لەو عورفە احترامێکی سیاسی هەیە کورد احترامن بۆ پێکهاتەی گەورەی ناو عێراق شیعەکانن من نەمبیستۆ لە یەکێتیان لە کاک باوڵ بڵێ با پۆستی سەرۆکوەزیران بۆ ئێمە بێ احترامێکە بۆ سەنگی شیعەکان کە زۆرینەن و ئەوان خاوەنی و کورسیان لە ڕاستیە و احترامن بۆ پێکهاتەی بەڕێزی سونەکانیش من نەمبیستووە مەسەلەن لە یەکێتیەوە یان لەلایەنێکەوە بەڕەسمی ئەوترێ لێرە و لەوێ داوای پۆستی مەسەلەن سونەکان کرابێ کە ڕێاسی پەرلەمانە بەڵام هیچیش لەوانە سابت نین بە شێوەیەکی دەستوری قابلی گۆڕانکارین بڵێ زۆر زات زەماوەریەکی خرێتە گۆشەیەکە و هەر ئەوی بشارە درێ مەجای پیادە نامێنێتەوە بۆ سیاسەتکردن ئەما لە ماوەی ڕابردووان ڕووی داوە بۆ 4 ساڵی داهاتوو زۆر لەسەر پۆست قساکەین بەڵام پۆستانە بۆ چییە بۆ خزمەتە 4 ساڵی داهاتوو ئەوەی کە تۆ یایەکێتی نیشتیمانی کوردستانە بینی و ئەزانی لە نزیکە و بەڕێز کاکبێستون 4 ساڵی ئەگەر خوانە کردە مەسەلەن بوومەلەرزەیەکی سیاسیان سەربازی ڕوونەدا لە عێراق 4 ساڵی خزمەت و بەدێنانی مافەکانە بێت زیاتر بۆ خەڵکی کوردستان ئەگەر کۆدەنگیەکی باشە بێ لە نێوان لایەنە سیاسەکانە لە عێراق من پێم وایە بەشی زۆری ئەو دەستکەوتانەی کە ئێستا مەترسیان لەسرە ئاسانترە بێت دەست بۆ بردنیان یەکێتی بۆ خۆی وەکوتم کورسیەکانی کورسی خەڵکە هێزی خەڵکە بن سەنگی خەڵکە بن چەکی بەرگریکردن و تەقەکردنی خەڵکە بن لە بەغا لە ڕاستیە تەقەی سیاسی مەبەستم تەقەی پەرلەمانی و هەروەش بووە 2-3 ساڵی ڕابردووی ئەزمموی یەکێتی و 2-3 ساڵی ڕابردووی وجودە بەردەوامەکانی کاک باوڵ لە بەغا بینیشمان دەستکەوتی باشی بۆ خەڵکی کوردستان و بۆ موچەخۆران و بۆ کەرکووک و بۆ شوێنەکانی تریش هەبوو بێگومان ئەم جارش ئەو شەڕە بەردەوامە بێ ئەو شەڕە سیاسیە ناوەستێ من بۆ خۆم جارێکی تر تەکی دەکەمەوە تەمەنای کۆدەنگیەکی سیاسی کوردی لە بەغاکەم کە ئەو شەڕە بە قووتر بکە و ئەو داواکاریی کە شەقامی کوردی ئێستا لە لایەنە سیاسیەکانی هەیە لە ڕاستیە حەقە لایەنە سیاسیەکان بەدەم داوای خەڵکی کوردستانەوە بچن باش لەناو ئەوانە بێمەوە سەر پاکێزێک کە پێوترێ پاکێزی حکومڕانی خۆشیایی لە سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕینکە یەکێتی تێیدا باڵا دەستە قسەیەک ڕۆیشت کاڵێن یەکێتی و پۆستانە وەرەگرێتەوە لە ساڵی 2014 انتخاباتی کرا پێوترێ انتخاباتی مەجلیسی محافظات ئەو انتخاباتە 4 ساڵ 8 ساڵ 12 ساڵی بەسەرا تێپەڕی تقریبا 11 ساڵ مدەکەی تەواو بوو هەر بۆ خۆی مەجلیسی محافظەکە کە ئەم پۆستانەی لێوە سڕ کرا و دەرهات و هەر نەما هەڵۆشایەوە ئەوە ئێستا ئەندامانی ئەنجومەنەکەش خانە نشین ئەکرێن و ئەو حەزبەی کە ئەو سەردەمە ئیتیفاقی لەسەر هەبوو گۆڕان بۆ خۆی نەمابوو بە دوو بەرەوە بۆیە ئەگەر یەکێتی بە تەمایە پۆستەکانی خۆشی بگۆڕێ هەر ئەو پۆستە مەحەلیانەی کە 8 ساڵان بەسەرا تێپەڕی و یەکێتی ئەوانەی خۆشی ئەگۆڕێ بۆیە حەق وایە گۆڕان ئەگەر قوتی هەبوایە و وجودی سیاسی بە قوت بووە هەر ئەبوو ئەوانەی خۆشی بگۆڕێ نەگەکێتی داوایکە بۆی ئەم گۆڕانکاریانە گۆڕانکاری ئیدارین کە دوای 8 ساڵ هەموو پۆستێکە بێ بگۆڕێ کاکەزانە ئێوانی گۆڕانیشی بەرەکەوێ ئەوانی یەکێتیشی بەرەکەوێ بەڵام مادام گۆڕان خۆی نەماوە ئیتیفاقێکە کۆتایی هاتووە ئینتیخاباتەکە نەتیجەکەی نەما
ئەو مجلیسەی کە ئەم پۆستانەی لێوە متمانەی وەرگیرە ئەو مجلیسانە هەڵوەشانەوە بێگومان ئەم پۆستانە هەر هەمووی گۆڕانکاری بەسەرایە سەرجەمێ بە یەکێتیەوە بەوانەی گۆڕانەوە بەوانەی حیزبەکانی تریش یەکێتی بڕیارێکی هەیە کە 4 ساڵ لە 4 ساڵ زیاتر کەس لە پۆست ئەوانەی گۆڕان و ئەوانەی یەکێتی خۆشی و زۆربەی 10 ساڵە کاکە 15 ساڵی تایە لەبەرەوە حەقی کادری ترە بچێتەوە شوێنانە حەقی خەڵکی ترەوە ئەو خەڵکی خۆی داوایەکە بەشێک لە پۆستەکان خۆیان داوایان کڕۆڵن کاکە با بڕۆین بەسم بەڕێز پارێزگاری سلێمانی خۆی چەند ساڵێکە داوا کاڵێک کاکە بمبەخشن یانی لەبەرەوە بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە لێرە لێکە درێتەوە کە یەکێتی پۆستی لایەنێکی وەرەگرێتەوە نانا پەیوەندی بە وەرگرتنەوە نییە پەیوەندی بە ئیجراعاتی ئیداریەوە هەیە پەیوەندی بە تەمەنی وەزیفیەوە هەیە و پەیوەندی بە لە ڕاستیە ئەو مجلیسانەش هەیە کاکە خەڵک بۆ 4 ساڵ دەنگی داوە بە شخصێ لەوێ 12 ساڵی بەسەرا تێپەڕیان ئێستا توانین تەماشای مۆبایلەکەت چەندمان ماوە کات دو سەرنج تەواو دەستان خۆش بێ و سەرکەوتوو بیشەڵا سپاس بۆ بەڕێز بە قۆزیش ببینم سپاس دەکەم بەڵام ناتوانین بگەینە ئاستی جەنابەت لەو قۆزیا کاک عەفوان خوددان سپاس دەکەم سپاس بۆ بەڕێز بێسۆ فایق ڕاوێژکاری سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ دەرفەتان زۆر سپاس بۆ کاکەزانە زۆر سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردنەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ